بەناوی خوای بەخشندە و میهرەبان، برایان و خوشکان و ئازیزان لە هەر شوێنێکەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین جارێکی تریش لە بەرنامەیەکی ڕاستە و خۆ و باس و خواسی زانستی میرات بە خزمەتتان ئەگەینەوە. ئاگادارتانەکەینەوە بەرنامەکەمان ڕاستە و خۆیە. ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن بەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەکە پیشان ئەدرێت پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن. هەر پرسیارێکتان هەبێت دەربارەی میرات، ئێمەش لێرەدا ئاراستەی مامۆستایی بەڕێزی ئەکەین. بۆ هەموو ئەڵلقەیەکی بەرنامەکەمان معلومی جەنابتانە، میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا دلێرگەرمیانیەکەین بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە بە خێراتنێکی گەرمیەکە. مامۆستای گیانیا خوا بەخێر بێت. مامۆستای بەڕێز دیارە، ئێمە لە بەرنامەی ڕابردوودا کۆتایی باسەکەمان لە باسی عەسەبەدا بوو. باسی عەسەبە بینەفت کرد جەنابت بە تەفاسیل باست کرد، خوا جزاواتەوە. باسی عەسەبە بیلغەیرت کرد کە ئەویشت بە تەواوەتی باس کرد. ئەوەی کەما بوو لە باسی عەسەبەدا لە جۆرەکانی عەسەبە مع الغەیر بوو. جا پێم خۆشە پێناسەیەکی ئەم عەسەبەمان بۆ بکەیت و مەرج و شەرتەکانی کە وەکو عەسەبەکانی ترت باس کرد لە بەرنامەی ڕابردوودا بەو شێوازە ساهلەی کە جەنابت هەڵت بژاردەوە بۆی لێی تێبگەین ئێمە. خوای پەروەردگار پاداشت باتەوە. خوا پاداشی جەنابشتان داتەوە مۆسەگیان. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. پێشەم وشە داواکەم لەخوا بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی خوای گەورە ئیخلاص و ساواب هەموو لایەکمان ببەخشێ. خوای پەروەردگار بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی بتوانین ئەم بەشە لە فقی ئیسلامی ڕوونکەینەوە و ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئاسانی کا بۆ هەموو لایەکمان ئەم شەرعە جێبەجێ بکەین، تەنها لە خوێندن و لە بەرکردن و حیفڵان نەبێت. عەسەبە وەک معلومی جەنابتە و هەموو طالبێکی عیلم و واسایانی ئاینی، ئێمە ئاسانکاریەکەکەین بۆ بینەری بەڕێزی ئەوەتانێ کەسێکە کە میراتگرە بەڵام میقداری بۆ دیاری نەکراوە. ئێستا کەوا بوو من ئارام قسەم کردوڵی مامۆستا کەوا بوو کچی مردوو یەک لە سەردوو ئەبا ئەگەر تەنها بوو، ئەگەر دوان بندوو لە سەرسیا زیاتر خوای گەورە کە میراتی بۆ دیاریکردن کچ عەسەبە نییە. ئێڵێم کوڕ لە هەموو تاریخی ئیسلام قورئان سنەت ئیجماع هەر مەذهەبەکانەوەی کوڕ میراتگرە و کەسیش حەجبی ناکا وەکو شەخص، بەڵام بەچی بە وەصف لەوەی ئەگەر باوکی خۆی بکوشێ خوا پەنا مامدات یان کافر بێت موسڵمان لە کافرین کاوا بوو بە شەخص ئەولاد حەجب نابن. بەچی حەجب بێت؟ بە وەصف. کاوا بوو بەس میر چەند وەرەگرێ ئەڵێ ئەگەر تەنها بوو ماڵەکە بات. وەصفەکە جەنابت فەرمووت مەسئلەی یان پاشگەز بوونەوە لە دین، پاشگەز کافر بوون لا يرث المسلم والكافر، یان مسائلی قتل خەڵکێک بکوژێت. من استعجل شيئا قبل أواني عوقب بحرماني. کەسێک ئەو کەسەی کە ئەم ئەبێتە میراتگیری ئەو بیکوژێت لە ڕووی شەرعیوە القاتل لا يرث. سێ هەمیشەوە کاتی خۆی لە بدایەتی بەرنامەکانە بە درێژی باسمان کرد کە خلاف لە بین عولەما لە عولەما ئەڵێ بەس قتلی عەمدە و هەندێکیشان احتیاطاً وەکو مەذهبی شافعی مطلقی قتل إلا قتلێکە حەق بێت. باسمان کرد قتلی حەقێکی قاضیە و دای ناوەڵێ ئەبێ فڵان کەس بکوژرێتەوە لەبەرەوەی حەقە نەبێ بکوژرێتەوە. ئەوە وەصفەکەی دا پاشە ناتینە سەر ئەوەی کە عەسەبە بنەفسیهی ئەکا چوارن، هەر چواریان نێری نەبوون. باوک ئەگەر سەرکەیە باپیر تا بڕۆ ئەنجا ئەولاد فەرعەکە کوڕی کوڕ ئێبن وئین نەزەل لەگەڵ براسی هەمیانە پاشان عموما لایەنی مامەتی. هاتینە سەر عەسەبە مع الغەیر، ئەمیان هەمووی مێینن، هەموویان ئافرەتن. یعنی ئەو عەسەبەیە کە بەهۆی یەکێکی ترەوە دەبێتە عەسەبە. جا کەوا من ئیشارەتم بەچێکە مەڵێم خوشک لە کچیوە دەست پێکەین، خوشکی دایک و باوکی کۆ بێتەوە لەگەڵ کچی مردوو یا کچی کوڕ. لە هەر نمونەیەکە خوشکمان بینی لەگەڵ کچی مردوو یا کچی کوڕ، واتە خوشکی ئەو نەفەرەی کە مردووە. کاڵێم کچی ئەو کەسێک کە مردووە، کاڵێم خوشکی ئەو کەسەی کە مردووە. جا ئەمە هەروە بە مطلقی لەنا مەرجەکانی خۆ پاداشیان داتۆ خۆخیان. مەرجەکانی مەرجی یەکەم ئەبێ هیچیان برای خۆیان لەگەڵان نەبێت، چونکە کچ برای لەگەڵاویتە برا خوشک کەس دێتە خوارۆ کەسیش نابات. هەر کوڕ لە هەر نمونەیەک هەبوو. ئەمە بۆ بینەرەڵێن بۆ ئاسانی. میرات بابەتێکی قورس نییە.
کوڕی مردوو لە هەر نمونەیەک هەبوو ئیتر برا خوشک مام ئامۆزا برازا کەس میراتگر نییە ئەو کوڕە هەبووی حەج بکە کەوا بوو ئەبێت یەکەم نەخوشکەکە برای لەگەڵا بێ نە کچەکە برای لەگەڵا بوو کچەکە برای لەگەڵا بوو ئەم هەر ئەسڵان میراتگر نییە خوشکەکەش برای لەگەڵا بوو ئەبێتە عەسەبە بالغەیر بەهۆی براکەی خۆی بووەتە عەسەبە باشە ئەگەر ئەمە تەواو بوو ئەم مەرجەمان هاتە دیسە لە نمونەیەکە ڕووی نەکەینەوە ئەمە کچێک خوشکێکی دایک و لەگەڵ کچی مردووە کۆ بۆتەوە ئەم خوشکە دایک و باوکی بێ ئەبێتە برای دایک و باوکی برای دایک و باوکی چی بەرێ ئەمە وابەت برای دایک و باوکی چی حەج بکات چی بێبەشکە ئەم بێبەشیەکات ئەمە خاڵیەکەم کەوا بوو قورسیتیان نییە ئەم خوشکە خوشکی دایک و باوکی ڕۆشتە ئاستی برای دایک و باوکی برای دایک و باوکیەکە چی بەرێ ئەم ئەوابات چکێ حەج بکات ئەم خوشکە ئەو کاتە مامیش حەج ئەکات کەوا بوو ئەمە خوشکی چی و دایک و باوکی نەوعی دووەمان لە عەسەبە مع الغێر خوشکی باوکی کۆ بێتوە لەگەڵ کچی مردوو یان کچی کوڕ هەر نەفسم خوشکە دایک و باوکیەکە نییە خوشکێکی باوکی لە نمونەکەی ئەی مەرجەکەم هەمان مەرجی پێشوو کچەکە کە برای لەگەڵا بوو ئەمە میراتگر نییە ئەی ئەم ئەگەر خۆی برای خۆی لەگەڵا بوو ئەبێ عەسەبە بالغەیر کەوا بوو لە ئەم دوو مەرجان ئەو کاتە چی ڕووەدا ئەگەر ئەم دوو مەرجە نەبوو کەوا بەڵێن بە مەرجێ کەسیان برایان لەگەڵا نەبێ یعنی کوڕی مردووەکە نەبێت ئەم خوشکە باوکێش برای خۆی لەگەڵا نەبێ ئەو کاتە ئەبێ بە برای باوکی خۆی برای باوکی چی بەرێ ئەمەی بات برای باوکی کێ حەج بکا بێبەشکە ئەم بێبەشێکە ئەم نمونەی مامۆساکە لەبەر چاو بینەری بەڕێزە کەسێک وەفاتی کردووە کچەکەی لە ژیانە دایکی لە ژیانە خوشکێکی باوکی مامی لە ژیانە جا لێرە پێشەوەی کە ئێمە تەماشا بکەین ئەڵێم بینەری بەڕێز کچ کاریگەری لەسەر دایکە بوو ها دەرسەکەمان نەڕا کچ ئەگەر یەک بوو برای لەگەڵا نەبوو خوشکی لەگەڵا نەبوو یەک لەسەر دووە ئینسان دە دکتۆرا بێنێ لە علمی میراثە کچ لەوە زیاتر نییە کچی مردوو یەکێک بوو نیوەی ماڵەبا دووانیا زیاتر بوو دوو لەسەر سێ برای لەگەڵا بوو للذەکەری مثل حەظ الأنثەیین کەوا بوو ئەم کچە کاریگەری لەسەر دایکی خۆی هەیە دایکی مردووەکە یەک لەسەر سێی دایکی مردووەکەی کرد بە یەک لەسەر شەش ئەمە حەجبی نوقسان بوو ئەم کچە کاریگەری بوو لەسەر خوشکی باوکی لەبەرەوەی کچ کۆ بۆ تۆ لەگەڵ خوشکی باوکیە خوشکەکەی کرد بە پشت کردی بە عەسەبە ئیدەن کەوا بوو لە جای ئەوەی ئەڵێم خوشکی باوکی لە مێشکی خۆمە برای باوکی دانێ برا هەبوو مام حەج ببێت نەک خوشکە بوو مام حەج بێت ئێڵاش ئەم خوشکە کەوا بوو ئەم خوشکە بوو بە عەسەبە ئەنجا مامی بێبەش کرد نمونەکەمان لەبەر چاوە کە لە شەشە ماڵەکەکەم بە ئەسڵی مەسەلە زۆر باسمان کرد بنچە ماڵەکە ئەکەم بە شەش بەشەوە نیوەی شەش سێ بۆ کچەکەیە یەک لەسەر شەشی یعنی شەش چەند یەکی تایە ئەگەر بە تعبیر زۆر داڵێ مامۆستا ئاسانی کەن کەڵێم یەک لەسەر شەش یعنی شەش چەند یەکیە شەش دانێ یەکێکی بۆ دایکەکەیە خوشکەکە دووی برد لە مامۆستا مامەکەی چی نەبرد مامۆستا و پرسیارم ئەوە ویستمەوە پرسیارە لە بەڕێزت بکەم مەسئلەی مام لەگەڵ کچی مردوودا پێم وایە جیاوازیەک هەیە لە نێوان قانوندا لە تەوزیعی میراتیدا لەگەڵ شەریعەتی ئیسلامدا ئەوەی کە جەنابەت معلوماتت لێ هەبێت کە خەڵکێک ئێستا زۆر جار بۆ قازانجی خۆی ئەچێ بە قانون ئەوێ میراتەکەی وەرگێ و هەندێک جار ئەگەر بزانێ زەرەریتی دێتەوە بۆ شەرع کە بە تایبەتی لە مەسئلەی کچ و مامەدا زۆر جارەوە ڕۆدات خۆی گەورە پاداش داتەوە من ینی بەڕاستی مامۆستا دەست خۆش بێ ئەو پرسیارانە ڕوحی ئەم بەرنامەیە جەوهەری ئەم بەرنامەیە بۆ لەبەر ئەوەی کە ئەمڕۆ لە شەرع لای داوە کە ئینسانی موسڵمان بە چەند گوناهۆ بڕوا بۆ لای خوای گەورە بە کوفر و شرک و نەڕواتر ڕەفزکردنی شەریعەتی خوا گۆڕینی شەریعەتی خوا ڕازی نەبوون بە شەریعەتی خوا شتێکی کە بێنی تەژێ ئەو بە باشتر بزانی ئەمە ئینسان سەدان تاوانی بێ ناگاتەم تاوانە بۆ لەبەر ئەوەی ئێمە لە فەرمودەیە هەمانە کە چەند جار لە ماوەی بەرنامەکە باسمان کردو خێزانی سەعد کاتێ دێ بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێ ئەمە کچەکانی سەعدن مامیان پارەکەی بردوون بێ پارەش بوون خوازبێنیان نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەرەوەی دی سنەت و وەحیە پێغەمبەری خوا قسە ناکەم شەرعە تا ئەڵێ بزانم چی دا ئەبەزێ کە ئاەتی مەوارید دا ئەبەزێت پێغەمبەری خوا بانگیان ئەکات ئەڵێ ئەم دوو کچە دوو لەسەر سێ ماڵ بەرن دایکەکەیان یەک لەسەرش بەرن فەما بەقیە لعەمیهما
کچ مام حەجب ناکە کەوتت لەوەی لە یاسا لە محکەمە ئەمە خاڵێکە پێچەوانەی ئەوەی من ئاگام لێبی ئەوەی من خوێندومەتەوە بەندی چوارە لە یەکێ لە بەندەکانە کە خاڵی خوشکی مردوو مام حەج بکە خوشکی مردوو کاتێ مام حەجب ئەکات ئەو دەرزەی ئێسەی خۆمانە کە کاتێ ئەو خوشکە ببێ بە عەسەبە لەگەڵ کچی مردووە کۆبێتەوە ئەم خوشکە ئەڕاتە هەڵەکی عەسەبە مع الغەیر وەکو برای دایک و باوکی لێ دێ یا وەکو برای دایک و باوکی یان برای باوکی لە هەر نمونەیەکا بوو مام بێ بەشەکات بەڵام ئەگەر خوشکێکی دایک و باوکی بەتەنها لەگەڵ مامێکە کۆبێتەوە خوشکەکەیەک لەسەر دوی ماڵەکە بات مامەکە ئەو نێکەکەی بە عەسەبە بە ئەگەر دوو خوشک بوون دوو لەسەر سێ بن مامەکە باقیەکەی با بە عەسەبەیەتی خۆی بەڵام لێرە ئەم خوشکە بۆی حەج بیکرا بۆتە عەسەبە مع الغير لەگەڵ کچی مردوەکەی کۆبۆتەوە ئەگینا خوشک خۆی مام حەجب ناکە جا بڕۆین سەر ئەو نمونەی کە مامۆستاگیان کەسێک مردووە کچی کوڕێکیەیە بۆیە کچی کوڕمانێنا لەبەرەوەی ئەگەر کچەکە خۆی نەبوو دێنە خوارە بۆ کچی کوڕی کوڕ لەگەڵ دایکی مردووە کۆبۆتەوە لەگەڵ خوشکێکە دایک بۆ یەک لەسەر 6 مان پێدا لەبەرەوەی کچی مردووەیە ئەو دایکەکە کە یەک لەسەر 3 ئەبا کچەکە حەجبی کرد بەشەکەی کەم کرد نقصانی کرد کچەکە خۆی یابرەوە یەکدانەیە برایشی لەگەڵانی نیوەی ماڵی برد ئەی خوشکەکە چۆن بردی خوشکەکە بوو بە پشت باقی ماڵەکە ئەبات نیوەی 6 سێیە بۆ کچەکە یەک لەسەر 6 یەکە بوو بە 4 دوی ماوە بۆ خوشکەکە لێرە خوشکەکە زیاتری برد تا دایکی مردووەکە نمونەی سێهەممان پیاوێک مردووە ژنەکەی لە ژیانە بەڵام کچێکیەیە کچی ژنی مردوو کە ئەولادی هەبوو مێردەکەی یەک لەسەر 8 بات دوو حاڵەتی هەیە دوو حاڵ یان یەک لەسەر 4 کە ئەولاد نەبوو یان یەک لەسەر 8 کە ئەولادە زۆر براوشەڵ مامۆستا کەمی ئاسانی کرد خۆی دوو قسە هەیە پیاو کە بمرێ ژنەکەی یان پیاوە مناڵیان نێتی مناڵی نەبوو ژنەکە یەک لەسەر 4 بە ئەگەر مناڵی هەبووم پیاوە ژنەکە یەک لەسەر 8 بات من نازم لەوە ئاسانتر ئەگەر ڕێگای تر ئینشەڵا جەنابەت الحمد لله قرتوتە سەبەر خۆ پاداشدا مەگەر بین بە عەمەلی جێبەجێکەین لەوشی لە هەندێک بەرنامە ئینشەڵا بڵێن کاکە ئەمە پیاوە ناوی ئەحمەدە ئەمە زرمەکەوی و ئەمرێ و ئەمە خێزانەکەیەتی و ئەمە منداڵێکە دێتە ژوور و ئاوا منداڵانێ مەگەر ئاوا وەکو تەمسیل کردی خۆ خۆزگای ئەمە بەرنامە یارمەتیمان دا هەندێک شتی بە تەمسیل لەمە داگەر کۆتاییمە هەندێک کەس هەبێ بە تەمسیل بۆمان بکەن کەوا ئێستا ئەم ژنە بۆ یەک لەسەر 8 مان پێدا لەبەر ئەوەی مێردەکەی کچێکیەیە ئەی کچەکە چەنە بات یەک لەسەر دوو لەبەر یەک دانەیە برایشی لەگەڵان نییە ئێستا شایەتی ئێمە لەم نمونە نە ژنەکەیە نە کچەکەیە خوشکی دایک و باوکیە خوشکی دایک و باوکی لەگەڵ کچی مردووە کۆبێتەوە کەسێک وەفاتی کردووە خۆی کچێکیە یەک کچ کوڕی نییە بەڵام خوشکی هەیە کچەکە حەقی شەرعی خۆیە با یەک لەسەر چەند دوو خوشکەکەی ئەبێ بە عەسەبە مع الغەیر پشت بەهۆی کچی مردووە ئەی دەوری چیە تەماشاکە مەڵام خوشکی دایک و باوکی بوو ناوێنێن برای باوکی دایک و باوکی خوشکی باوکی بوو بەتەنە ئەبێتە برای باوکی کە برای باوکی ئەبووی تر مام برازا کەسیچ نایبات کەوا بوو لێرە برایەکی باوکی مامۆستا شتێکی دەقیقە خوشکەکە میراتی برد برای مردووەکە نەیبرد خوشکی بۆ لەبەرەوە خوشکی دایک و باوکیە بەهۆی عەسەبەیەتی بوو بە برای دایک و باوکی خوشکە کەوا بوو لێرە لە شەریعەتی ئیسلامی هاتوون ئێستا براکەمان بێبەش کرد خۆی پەروەردگار عادلە حەکیمە کەسێک هاتووە نمونەیەک بە قەسد هەر دووبارە ئەکاتەوە ئیسلام ئیسلام وەنە مافی داوەتە ئافرەت خەڵکی تر پێی هەزم ناکرێت توانایان نییە بتوانن جێبەجێکەن ئەمەش ئەو نمونە بوو پێم وایە بەڕێز خوازاو باتۆ یاخوا خوا جەزاو باتۆ بەڕاستی بۆ ئاسانە پێم وایە لی تێگەن من لی تێگەم تر دڵنیام و بەڕێزانش کە دانیشم بە دیار بەرنامەکەوە لێ حاڵێ بن بابەتێکی تر مامۆستاکە تا ڕادەیەک پەیوەندی بە حەجبەوە هەیە هەندێک بابەتەکانی لەگەڵ حەج بایەکە گرنەوە مەسئلەی باپیرەیە جا باپیرەشکە دیارە ئەوەی کە لە کتێبەکان داهاتووە وەکو لە واقعی خۆشماندا واقعی خۆمان باپیر دوی جۆرە یان باپیرم لە باوکمەوەیە یان باپیرم لە دایکمەوەیە غەیری ئەو دوو باپیرەیە نییە جا پێم خۆش بوو جەنابەت باسێکی ئەو باپیرانە بکە چونکە لەم بابەتەوە نزیکە مەسئلەی جد کە مەسئلەیەکی فراوانیشە لە فقهی ئیسلامیدا عەلمی جەناب من بەڕەئی من درێژترین بابەت لە عیلمی میراثە جەدە قورسترین بابەت مناسەخاتە فەرقیە قورسی لەگەڵ درێژیە جوانە بابەت جەد یان باپیرە
با پیرە خۆ جوانت وت یا من باوکی باوکم با پیرەمە باوکی دایکشمە با پیرەمە هەر با پیرەیەک بەهۆی پیاوە بگاتە مردووەکە با پیرەی میراتگیری پێوترێت یعنی چی باوکی باوکم باوکی باوکی باوکم باوکی 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 باوکم ڕۆشت ئەمە جۆرێکیانە ئەمە هەموو زنجیرەکە چێ پیاوە با پیرەیە بەهۆی ئافرەت ژن کەوتە ئەو بینەوە باوکی دایک لە بینی مردووەکە بۆ با پیرە ئونثایەکی ئافرەتی ئەمە ئەمە میراتگر نییە کاو نمونەیە کەسێکەڵێ کەسێک مردووە باپیرەی لە ژیانە وەڵا ئەم کەسێک کە مردووە دوو جەدی هەیە یەکیان باوکی باوکێتی یەکێکیان باوکی دایکێتی کاو بۆ ئەمیان ئەڵێ میراتگر نییە ئێمەش تەسلیمی شەرعین و ئەو کەسێک شەوێت تەسلیمی شەرع بێت مامۆسای بەڕێز پرسیارێک عەفوان بەڵێ بۆ بە یەکێک لەو باپیرانە ئەوترێت جەدی صەحیح و بە یوتریان ئەوترێت جەدی ڕەحمی یان جەدی فاسد من ئەمەی تۆم پێ خۆشتر بوو کە ئێڵێ یان ڕەحمی یان صەحیح یان غەیرە صەحیح بۆ لەبەرەوەی تەعبیرەکە ئێمە پێم وا بوو لەمای بەرنامەکان برای شوممان خوێن برای شوم برای مبارەک ئەمە لە زانایان و هاتووە نە لە قورئان و نە لە سونەت و مەناتە بەڵام هەر برایەک ببێتە هۆی ئەوە خوشکەکە بک بە عەسەبە ئەگەر ئەم برانە بێ خوشکەکەی بێبەشە بێ ناوێ ناو برای مبارەک بەهۆی ئەمە خوشکەکەی بردی هەندێک جارەیە ئەو براپوە پێوتێ شوم لەمە لە هەر نمونەیەک برابوو بە سەبەبەوەی بە عەسەبە خوشکەکەی بیبا پێوتێ برای مبارەک هەر برایەک ببوو بە سەبەبەوەی خوشکەکەی نەی باڵێن وەڵا برای شوم خوشکەکە شێوای پێڵە لە شوم کەوا بوو لێرە عەسەبە ئەمەی کە ئەوترێت جەدی صەحیح ئەمەیان تعبیرترە صەحیح واتە میراتگرە کە صەحیحە ئەمان بۆ صەحیحە کە من دای ئەنێم يصح أن نعطيه التركة من التركة حصته صحيحة كحصيدة أو كوما هلا وحصك يبدأ هەندێک تێتی فاستە لە بەرەوەی میراتی ناکەین بەڵام تعبیرێمان حەز بەس لە بەرەوە بزانن ئاگامان لێتی شەرت نیە زۆر شت باس ناکەین لە بەرەوەی برایەک لە شوێنی خۆی دانیش ئەو وای پێوترێت بڵێن جەدی ڕەحمیەکەەوە ڕەحمیتەوە بۆ ئەوەی کە لەکوێ هاتووە لە تەرەفی دائیمە لە کوردەواری خۆشمانەوە ئەگەر لە ئینسانەڵێ لە سکۆ بگا بە یەک لە ڕووی ئافرەتەوە پێوتێ ڕەحمی ئەگەر لە پشتۆ بێت وانە خزمی پشتی پێ ئەوترێت کەوا بوو مامۆستا باپیر ئەم سێ بەشە هەر باپیرێک بەهۆی پیاوە بگا بە مردوو میراتگرە هەر باپیرێ لە زنجیرەی تا ئەگاتە مردن مێنینە ژنی کەوتە بین میراتگر نییە ئەی باپیرە حکمی چییە باپیر بە باوک هاتەماشاکە بێبەش دەبێت ئەمە قسەیەک ئەگامانێ یان باپیری میراتگر بە باپیری میراتگری نزیک بێبەشە بێت واتە مامۆستای بەڕێزم ئەگەر کوڕێکی گەنجی 10 ساڵان و 20 ساڵان بمرێت ئەم کوڕە باوکی هەیە باپیریشی هەیە مادام ئەم کوڕە گەنجە باوکی هەیە باپیری میرات بوو بە کێ بە باوک باپیر بێبەشە بێ لە میر ئەمە یەکەم دوو باوک نەماوە باوکی لە ژیانە و وەکو نمونە باوکی باپیرە نزیکەکە کە میراتگرە دوورەکە بێبەشەکات بەڵام ئەگەر ئەو بینە نەبوو تا گەشتە هەر چەندێ دوور بکەوێتەوە میراتگرە بۆیە من لێرەوە ئەڵێم هەر مامۆسایە حتا لە محکەمە کاتێشتەکان حەلەکەن پرسیار بکە من زۆر کەس هاتووە لە بامۆستا وەڵاوە ژنەکەیتەوە کچەکەیەتی سیرەکەی هەمووی لە بینی ئەوانن کە صاحب فەرضن عەسەبەیتیانە ئێڵێم کاکە لە دوور برازایەک ئامۆزایە کورە مامێکی دوور وەڵاڵێ مامۆستا هەیەتی کاکە ناوێ بێ بەشی ئەو باخێ بۆ ئەوانە ئەنجا مامۆستاییان ئەمە باپیر ئەگەر هیچ بتێ بڕۆین لەسەرەوەی ڕای زانایان کە فەرمووت باپیر دوو جۆرەوە نییە بەڵێ میراتگر هەمانە میرات ئەوەیان مامۆستا کە فەرمووت کە پێوترێ جەدی فاسد جەنابەت وات فەرموویان پێوترێ جەدی ڕەحمی بە هیچ جۆرێ نایدرێت بە هیچ جۆرێ نایدرێت دواتر لە کاتی مامۆستا لە کاتی ئولو ڕەحمای خوێ ئەوانەی کە میرات بە ڕەحمەرن کە کاتێکی نەبێ نە ئەوانەی بەشیان هەیە نەبن ئەصحاب الفروض نە ئەوانەشی کە چین عەسەبەن ئەمانە نەبوو ئەڕۆی نەسەر ئولو ڕەحمە مامۆستای بەڕێز ئەم مەسئلەی جەددا ئەوەمان نەخوێن نەمانزانی چەندێک ئەبا وایە خلافەیە لە بینی زانانە لە بردننی حیسەی خۆیدا یان هەر بەڕاهایی باس کرا و هەندێک ڕیوایەت هاتووە لە سەلەفی ساڵح هەڵێ هەر کەسێ فتوا لە جەد بدا ئەوەنە حەدەریان لێ کردووە
ئەو وەکو وایە بەدەمە خۆی بخاتە ناو ئاگری جەهەنەم بۆ چونکە لە بابەتی میرات تەنها جەدە کە بەڵگەکەمان ئیجماعە. عەبدوڵای کوڕی مەسعود فەرمێت من هەموو میرات لە هەموو شتێک قسەی لێ یەکەم لە جەدە قسەی لێ ناکەم. بۆ نمونە بۆ یەکەوە بوو لێرە جەد ڕای زانایان بوونەتە دوو مەذهەبەوە. ئیمامی ئەبوو بەکر لەگەڵ ئیمامی ابن عباس عەبدوڵای کوڕی عەباس لەگەڵ دایکی ماداران عائیشە لە مەذهەبی ئەبوو حەنیفە هەندێک لە شافعیەکان ڕەئیان وایە جەد لە جێگای باوک دانیشێت. بەڵگەکانیشیان ئەڵێن قورئان کە کاتێ باس لە باو باپیر ئەکات هەر بە ئابا ئەدناوی هێناوە. ماوەسا کە جەنابەت فەرموود لە جێگەی باوک دانیشێ واتە هەمان میراتی باوکەکات خۆ پاداشتاتەوە. کەوا بوو لێرەمە پرسیارێکی دەقیق کە باوک ئەگەر مردووەکە ئەولادی نەبوو عەسەبەیە کابوو جەدی شەبێ عەسەبە ئەگەر ئەولاد نەبوو. جوان ئەگەر کوڕی هەبوو یەک لەسەر شەشە بە باوک کابوو جەدیش یەک لەسەر شەشە بات. ئەگەر کچی هەبوو باوک یەک لەسەر شەش زائیدەن باقیە بە کابوو جەدیش یەک لەسەر شەش زائیدەن مایەوە ئەبات باقیەکە ئەوەی کە ماوە. ئەمە سی حاڵ ئەگەر باوک هەبوو جەد نایبا. مامۆسا و نمونانە ئەگەر حەڵکێ جەناب ئەوە ئیشەڵڵا حەلەکەی کابوو. ئەمە لێرە مامۆسا جەد چیمان هەبوو ئێمە دوو بەشە. بەشێکیان ئەوە تانێکە مەذهبی ئیمامی ئەبوو بەکر و عەبدوڵای کوڕی عەباس و دایکی ماداران عائیشە و ئەبوو حەنیفە ئەڵێن جەد لە جێگای باوکە حکمی باوک چی بوو ئەوەیە. بەشی دووەمان ئەڵێن باپیر برا و خوشک بێبەش ناکات ئەوێتە هاوبەشیان ئیمامی عەلی ئیمامی عومەر هەر سێ مەذهبەکەش. زەیدی کوڕی ثابتیشکە مەشهورەکە ئەعلەمی ئومەت وەلا مەوارید وەکو لە کتێبەکانی میرات ئیشارەتی پێکرێ ئەمە ئێستا لێرە باسیەوە ناکەم ئایا ئەوە ثابت بووە یا ثابت نەبووە ئایا لە ئەبوو بەکر عالمتر بووە یانە. يعني مامۆسا عەفوەن ئیجماعی لەسەر کائیبات جەد ئیجماعی لە دلیل یەکەممان لە جەد بە قوترین دلیل ئیجماع ئیجماعی خلافێکی تایە لەسەر میراتگرە فرمودەیەکی لەسەرە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک هات بۆ لای پرسیایی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم فەرمووی من مات ابن ابني فمالي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لەکە السدس بۆ ئەمە دوو خوشکی هەبووە دوو لەسەر سێی ماڵیان بردووە ئەم پیاوەیەکێ ئیبن باپیر بووە جەد بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی تۆ یەک لەسەر شەشی ماڵە بەی. ئەم فەرمودە لە ئیمامی ئەحمەد و ئیمامی ترمذی بە صحیح ئەزانێت شێخ ئەلبانی بە ضعیف ئەزانێت کە دواتر کە نەختی ڕۆشت دعاه بانگی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یەک لەسەر شەشی کە بووە طعمەتەن چی بوو عەسەبەتەن. ئەمەش حتا بەڵگەی ئەوانەیە کە بە صحیح ئەزان بەڵگەی ئەوانەیە کە جەد یەک لەسەر شەشی بۆ پێداوە ئەڵێ حەقەکەی باوکی پێداوە کە وەکو باسمان کرد شێخ ئەلبانی فەرمودەکە بە ضعیف ئەزانێت. ئەمما بینە سەر نمونە لەسەر مەذهبی یەکەم کە جەد وەکو باوک تەماشا ئەکرێت باپیر وەکو باوک یعنی وەکو وایە تۆ باپیرەکە لا ببنووسە باوک نمونەکە ئەو کاتە حەلکە. ئەم نمونەی کە لە بەرچاومانە کە کەسێک مردووە ئافرەتێک مرد مێردەکەی لە ژیانە کچێکی هەیە باپیریش. ئەمە بەشکم شەڵا بینەریش ببینێ ئاسانی کرد بۆمان مێرد مامۆستا چەنەبات من دوو قسە زیاترم نییە. جوانە زەینەب مردووە حوسێن لە ژیانە مێردەکەی کچی هەیە کە کچ بوو مێردێک لەسەر چوارە بە کچ برای نەبوو کچی کەی لەگەڵا یەک لەسەر دووە. بەڵام باپیرم هەیە من وتمان باوک لە هەر نمونەیەک بوو مردووەکە ئەگەر کوڕی بوو باوک یەک لەسەر شەشە کچی بوو یەک لەسەر شەش زائیدەن باقی ماڵ. لێرە کەوا بوو باپیر لەگەڵ کچکۆ بووە بە پێی مەذهبی ئیمامی ئەبوو بەکر مێردەکە یەک لەسەر چوارە با لەبەرەوەی کچمان هەیە کچەکە یەک لەسەر دووە با لەبەرەوە یەکدانەیە باپیر یەک لەسەر شەش ئەبا زائیدەن ئەوەی کە باقیە نمونەکەم لە دوانزەیە دوانزە چەند چواری تایە سێ نیوەی دوانزە شەش ئەی دوانزە چەند شەشی تایە دوو ئەبوو بە یانزە یەکەکەی ئەدەم بەکێ ئەیدەم بە باپیر لەبەرەوەی ڕێک ڕۆشتۆتە حەدی کێ جوانە حەد. نمونەی دووەمانەیە ئەوە چیم کرد لێرە باپیر کۆ بۆ تۆ لەگەڵ کچی مردوو ئێ باش ئەگەر کچ هەبوو باپیر یەک لەسەر شەش زائیدەن باقی. جا اینجا باپیرمان هەیە دایک لەگەڵ ژنێک دایکی مردوو لەگەڵ ئەمە مامۆسا بە قەستە نمونەمانێناوە ئەو مەسەلەی عومەریە چونکە بۆ باوک کۆ بێتۆ لەگەڵ
دایک لەگەڵ ژنی ئامێرد تەنها ئەم دوو نمونەی ئیمام عومەر دایک یەک لە سەرسەی باقیە بە لێرە باپیر لێرە جیاوازە لەگەڵ باوک ئەوسا مەسەلەی عومەری چیە گەر مەسەلەی عومەری یان دووبارەیەکەین و وتمان ئێمە کۆمەڵی مەسئلەمانەی تەوقیفیە دوو نمونە هەیە ئیمامی عومەر حەلی کردو ئەویشەوەتانیە دایک و باوک لە هەر نمونەیەکە بوون لەگەڵ ژن یا لەگەڵ مێردە کۆبێتەوە دایک لەو نمونە یەک لەسەر چکە ئەولادیان یەک لە سەرسی هەموو ماڵەکە نابات دوای ئەوەی ژنەکە حیسەی خۆی ئەبات سامی خۆی ئەبات یا پیاوەکە بەشی خۆی ئەبات چی ڕوئەدات ئەوەی ئەمێنێتەوە دایک یەک لە سەرسی ئەو باقی ئەبات ئەمە کێ بوو باوک ئەگەر باپیر کۆ بووە لەگەڵ ژنی مردوو لەگەڵ دایکی مردووە يعني ما وصل المسألة عمري بوي بيوتري مسألة عمري توقيفة شون كإمام عمر زمان إمام عمر الرويداوة إمام عمر حلي كردوه و أو نمونابة لبث كريت بلا بيوني تيه بيوني ما نقرأ فرما كاتينك بلا فرموك باوكي أحمد بلا فرمو ماما ساجان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماما ساجان دوك تسارم لبريزتها فرمو منش أرزي ماما ساي بريزك سعود مازدك ماما ساجان ماما ساجان بلا إما باوك من حمدي خواهي كردوا خوا عافوك سلامت بسفار ماما ساجان إما باوكم حيواني تي بنيوي ورقل تبو باوكت حيواني كري بنيوي ورقل بو يعني نيكري بو نيكري بنيوي ما ورقل بو بحوص على بلا لدواي حيوانك حود مانجيا وفاتي كرت يعني لدوايك حيوانك كان أنا حود مانجيا وفاتي كرت بلا إذا هذا الدواء ودو طالبات برايكش برايتشم وفاتي كرت وفاتي كرت من خزاني أو برايم معركة دواء بلا أم برايت دواي باوكد وفاتي كردو توش خزانة كيد معركة دواء بلا إذا إستا براي كان موان بوا بلا تو ميداتي أو أنا ناكوي بزانم دمان كوي يا ناكوي كاك باوكي أحمد كباوكت وفاتي كرت شن كري هبو شن كشيش هبو دايك شي لجا شش كرو سيخوشكي شش كرو سيكتش بلا سيكين شش كر بلا أي دايكت لجيان دابو أو كاتي كحيوانة كيف ياكل بلا لجيان دابو دايكت بلا لجيان دا دايكي شد معه بلا دايك معه إن شاء الله والله تدينو بسر تشاو دارزي ما مساجي أنا زيت معنا خوابيوت كاك باوكي أحمد سباز بو بيون ديكت باوكي كاك الروا بلا فرمو عليكم السلام ورحمة الله وبركاته وعليكم السلام ورحمة الله وبركاته سپاس دەکەین بەڵام یەک تۆزێت سەوتی تەلەڤیزۆنەکە کەسکە لە تەلەفۆنەکە و جۆمان لێ بگرە مەمنون تەبین باشە سپاس دەکەین فەرموو بەڵە عەیبی نییە دەست خۆش بێت بەڵێ گیان بەڵێ خۆت هەت بووە باوکی ڕەوا خۆت 4000 هەبووە بەڵێ باوکی 4000 هەبووە بەڵێ ئەمە حاڵی بوو خۆشت 10000 قەرز کردووە بەڵێ ئەم پارە دوای کاسبی چەندێکی ماوە بۆ زەرەری کردووە 2 یا 9 بەڵێ جەنابەت کاتێک باوکت مردووە
لە دوای باوکت دایکت ماوە؟ ئەی چەند بران؟ خی گەورە تەمەنی درێژکە چەند برا و خوشکن؟ ئینشاءڵڵا وەڵام تەدەینەوە بەسەر چاو. تەواو حاڵی بووین باوکی ئەحمەد خوا مۆفەقت کە یا ڕەبی. کاک هێرش بەڵە فەرموو. کاک هێرش دیارە تەلەفۆنەکەی داخراوەتەوە. سوپاسیەکەین مامۆسای بەڕێز ئەگەر بگەڕێن سەر تەواوکردنی بابەتی جەدەکە. مامۆستاگیان ئەو بابەتە کەوتمان مەسەلەی عومەری قورسی نەکەین. خۆ ئینسان کە ئەمرێ دایک و باوکی هەیە ئەم کەسە ئەگەر ژنی هەبوو یعنی ژن لەگەڵ دایک و باوکی مردووە کۆبێتەوە، یان ژن بمرێ مێردەکەی لەگەڵ دایک و باوکی مردوەکە کۆبێتەوە. ئەم پێوتێ مەسەلەی عومەری. لێرە تاقە شوێنێکە تەنها ئەم دوو نمونەیە دایک یەک لە سەرسیەی دوای ئەوەی ژنەکە یا مێردەکە حەقی خۆیە بن، تەنها ئەم دوو نمونەیە دایک یەک لە سەرسیەی مایە و باقیە بات. بەڵام ئەگەر لە شوێنی ئەم باوکە باپیر نووسرا، ئەو کاتە مێردەکە یا ژنەکە کە بەشی خۆیە بن، ناڵێم لە باقی ماڵەکە، لە هەموو ماڵەکە دایکەکە یەک لەسەر سی ئەبات. خۆڕون بوو کە ئەمە جیاوازی لە بینی چی بوو؟ جیاوازی باپیر لەگەڵ باوکە. ئێستا ئەو نمونەی کە لە بەرچاوە بێ ئینشاڵڵا ئەبینێت کەسێک مردووە، پیاوێک مردە، ژنەکەی لە ژیانە، دایکیشی لە ژیانە. بەڵام ئەوەتانێ ئەوە نمونە ناوەڕاستیەکەیەوە کە بە شێوەیەکی سوور پرتەقال نووسراوە. ئەم ژنە بۆ ئێمە ئەم دایکەیەک لە سەرسەی ماڵەکەمان پێدا، لەبەرەوەی ئەم کەسەی کە مردوو، ئەم پیاوەی مردوو ئەولادی نییە، براو خوشکیشی نییە، چکە زیاد لە براو خوشکێ بوو هەر کاو یەک لە سەرسەی ماڵمان پێدا. مامۆستا ئەی تۆڵی مامۆستا خرمە ژنێک شێ لە ژنەکەیشێک لەسەر چواری برد. ئەمە ئەگەر باپیرەکە لابین ئێمە یەک لەسەر چوارماندا بە ژنەکە، ئەڵێ تۆ یەک بەرە ماڵەکە لە شەنە لە چوار حەلیەکەم، ئەی سێ باوە لە سێەکە یەکیەدەم بەکێ بە دایکەکە، بەس لێرە دایکەکە یەک لە سەرسیەی برد. جەزاکە الله خێر مامۆستا. پەیوەندیەکمان لەگەڵ بێت. سۆزان خان بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. دیارە کێمان لەگەڵایە و دیارە پەیوەندی و خوشکە بە ڕێزەشمان بڕە. داوای لێبوردنەوە خوشکە بە ڕێزاکەن کە پەیوەندیەکەی بچڕە. مامۆستای بەڕێز. جا ئەم مەسەلە ئێمە مامۆستا بابەتەکەمان بریتە لەوەی میراتی باپیر بە پێی مەذهەبی ئیمامی ئەبوبەکر. باپیر باوک چی بەرێت؟ باپیرەوە ئەبا. ئەم نمونانەی لە بەرچاو ئێستا باوک کەسێک مردووە باپیری هەیە و کوڕێک بەس. باوک لەگەڵ کوڕەکۆ بێتەوە، کوڕەکە عەسەبەیە، باوکە یەک لەسەر شەشە. لەبەرەوەی باپیری وەکو باوک حسێب کردووە، ئەڵێ مەسەلەکەم لە شەشە، باپیرەکە یەکی ئەبا پێنجی بۆ کوڕەکەیە. بۆ لەبەرەوەی باوک حاڵەتی لەگەڵ کوڕەکۆ بێتەوە، باوکە بێت یەک لەسەر شەش. دوو باپیر لەگەڵ کچەکۆ بێتەوە، لەبەرەوەی کچ یەک نیوەی ماڵ ئەبات، باپیر یەک لەسەر شەش زائیدەن باقی ماڵ ئەبات. کەوا بوو لە نمونەی دووهەممانە کە لە ناوەڕاستە نووسراوەتانێ کچەکە بۆ یەک لەسەر دوی برد، لەبەر ئەوەی کچەکە تەنهایە برای نییە نصفی ماڵ ئەبات. ئەی بۆ باپیرەکە یەک لەسەر شەشی زائیدەن باقی برد، دەبەرەوەی باوک ئەوە حەقەکەیەتی ئەم لە شوێنی باوک دانیشتووە. کەوا بوو نیوەی شەش سێ بۆ کچەکەیە، باپیر حەقی خۆ یەک لەسەر شەشە، ئەو بوو بە چوار، دوو ماوەتە بیدەم بەکیە، ئەیدەم بە باپیر، لەبەرەوە ئەم شوەکو باوکە. ئەو مەذهەبی ئیمامی ئەو بەکرد. ئەمیان لە کۆتایی ئەو نمونە باپیر و باوک کۆبێتەوە بۆ تۆ. وتمان لە چی حاڵەتیە باپیر نایبا؟ هەر کاتێ باوک لە ناو هەر نمونەیەک بێت. ئێستا باپیر بێبەشە لەبەرەوەی باوکی مردوو لە ناو نمونەکەیە بوو بە عەسەبە. ئەوە مەذهەبی یەکەم بوو. بڕۆینە سەر مەذهەبی دووەم یا وەڵامی پرسیارەکان؟ وەڵامی مامۆستا پرسیارێکم لەسەرەوە بۆ دروست بووە. جەنابەت دوو سێ جار ئاماژەت بۆ کرد کە فەرمووت مەذهەبی ئیمامی ئەبوبەکر. ئیمامی ئەبوبەکر مەذهەبی هەبوو وەکو مەذهەب یان مەبەستت لە مەذهەب چییە؟ ئەو پرسیارە دەست خۆش بێت، نەک بۆ ئیمامی ئەبوبەکر کەوتێ مەذهەبی ئیمامی شافعی، مەذهەبی ئیمامی مالک، مەذهەبی ئیمامی حەنەفی. مەذهەب یعنی بۆ چوون، ما ذهب إليه. بەڵام ئەمانە خۆی ڕەب العالەمین کە ئەمانە
ئێمە قەرزاری ئەمانێن خوا لە ڕێگای ئەمانە و دینی پاراستووە ئەبێ ئەوەی ڕێز لە دین بگرێ ڕێز لە عولەما ئەگرێ کەوا بڵێ ئیمامی ئەبوو بەکر لە پاش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیجماعی لەسەر ئەعلەمی ئومەتە لە پاش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفضەلی ئومەتە ئەعلەمی ئومەتیشە کەواتە جەنابەت کە فەرمووت مەذهبی ئیمامی ئەبوبەکر مەرج نییە مەذهب لەو چوار مەذهبەدا کۆ بێتەوە هەش مەذهبمانەیە کە ماون ئەگینا عولەمای گەورە هەبووە بەڵامی تر قەدەرەن عەندی عولەما فەرموون ئیمامی ئەبوو حەنیفە بەهۆی دوو تەڵەبەکەی و بەتایبەتی حەسانی کوڕی شەیبانی بەتایبەتی بەهۆی ئەوە کە عیلمەکانی ئەوی گەیاند مەسەب بۆ ینی بۆ چوونی ئەوین خوا لە بازێ بەشی دووە مامۆسای بەڕێزەگەر ئەوە کەوا بوو مامۆسا ئەوە دواتری جەناب ئینشاءڵڵا کورتی کەرۆ کە بەش یەکەم وەکو باوک چی بوو ئەوە باش مەذهبی دووەممان کەڵێم ئیمامی کۆبوونەوەی باپیرە لەگەڵ براو خوشکە ئێستا کەوا بوو ئێمە ئەمەی کە باسمان کرد چی بوو براو خوشک باپیرە بۆ هیچ نابن لە لای ئیمامی ئەبوو بەکر لەبەرەوەی باوک ئەوان حەج بکە جەدیش ئەوان حەج بکە باپیر بەڵام ئەمەی ئەوتانێ یعنی خاوەن بەشی دیاری کرا و ئەمەشیان لە مەذهبی دووەم باپیر کۆ بێتەوە یا لەگەڵ براو خوشکە بە تەنها مامۆسا یا خاوەن بەشی دیاری کراوانێ ئەمیان چییە ئەگەر بێت و تەنها لەگەڵ براو خوشکە کۆ بێتەوە تەنها لەگەڵ براو خوشکە یعنی چی مامۆساڵێم ئەڵێم خاوەن بەشی دیاری کراوی لەگەڵا نەبێت عیم چی یەک لەسەر دوو ژنی لەگەڵا نەبێ دایکی لەگەڵا نەبێ باپیر براو خوشک بەس ئەمانە قورسی نەکەین لە خۆمان دوو حاڵەتەیە یا ئەوەتانێ یەک لەسەر سیەیەکی هەموو میراتەکە وەک خاوەن بەشە دێنە جەد ئەمە ڕوونەم قسەم یا ئەوە تا ئەیکێنە عەسەبە برا بەشی جەد حسابی برایەکی بۆ کرێ ئێگەر پێنج برامان بوو ئەڵێن بە جەدیشی تیا باپیری تیا ئەڵێن بوو بە شەش ئێگەر برایەک و خوشکێ بوو ئەڵێن دوو برا و خوشکێک یەکیان باپیر برا خوشک باپیر دائنێ برایەک ڕۆنە کەو دوو قسەم زیاتر نییە باپیر ئەگەر بێت و لەگەڵ تەنها برا و خوشکە کۆ بێتەوە لەگەڵ خاوەن بەشە کۆ نەبێتەوە برا و خوشک دوو قسەم زیاتر نییە ئەڵێم یا باپیرەکە یەک لەسەر سێ دەینێ ئەوە کان ئەبێتە چی للذكر مثل حظ الأنثيين يا براك أبي بعصبة يان أم بابيرا كينا برايك وثمان دبرا ببابير أبو بيانزة دخشك ببابير برايك ودخشك رونا مقسم بالله ما مصر تماشاك كتشن آسانا خالي يكم لم بابتها كاميان برجواندي بابيري تياب أولاني مصلحتي بابير لكان بو شنك مذهبك يتر أليب أصلا نالا معنا هيجبرن ليش أبيت شيء أما لبروي لشويني باپير لأصلا لعصباش لبراو نزيكترا دواي باوك كما كاتباسي عصبا كاين الله كم كرد وام باوك بو نما باپيرا لبرا للسهامة ديال ترتيب عصبا كابو ليرش أجر بشيشان بديني بابي مذهب إمامي أبو بكر إمامي عمر إمامي شافعي أحمد مالكي بشيشان بديني بصاحب فرض لنا ونمنا كمانية باپير لقال براو خوشكا أليم يا يقل سرسية دمية يا باپير كما برايك كامل لم دوانا مصلحة بو بلام الله ما مصر ما قرصو نكر أليم أحسانم كر ألي شون أليم ما مصر شاخوان أقل يقل سرشي بدمية يقل سرسية بدمية برسيها لك كاملتو آية باپير لقال دو برايك وبيتو يقل سرسية بدمية وبيكم ببراوك ويا كبان شو كهرسين بلام يقل سرسية مالك بان أوان دو بران يكيه كبان یەک تەواو ئەگەر یەک لەسەر سێ بدەمێ لەگەڵ چوار خوشکە کۆ بێتەوە هەروەکو یەک چونکە بۆ چوار خوشکەکە حکمی دوو برایانەیە باپیرەکە یەک ئەوانیش بە هەردوو چواریانەوە بنە دوو کەوا لەگەڵ چوار خوشکش یەک لەسەر سێ لەگەڵ یەک برا و دوو خوشکە بیکەم بە برای شەر یەکسانە جوانە کەوا بۆ هەر کات باپیر لە دوو برا کەمتر یا لە چوار خوشک کەمتر یا لە برایەک و دوو خوشک کەمتر بوو یەک لەسەر سێ لە مەسلحەتی باپیر نییە بۆ لەبەرەوەی ئەگەر بیکەم بە برا زۆرتر ئەبات باپیر و برایە کۆ بێتەوە نیوەی ماڵەبات کاو یەک لەسەر سێ نادەمێ باپیر و دوو خوشک کۆ بووە نیوەی ماڵەبات کاو یەک لەسەر سێ نادەمێ باپیر و برایەک و خوشکێکی کۆ بووە هەم چی یەکەم یەک لەسەر سێ نادەمێ ئێ باشە تۆڵی مامۆستا کاوا بوو باپیر و دوو برا وەڵا خوایە یەک لەسەر سێ بدەمێ و بیکەم بە براوەکیەکە لەگەڵ چوار خوشکی شەر وایە لەگەڵ برایەک و دوو خوشکە ئێڵێم هەر کاتێ لەمە زیاتر بوو باپیر یەک لەسەر سێ بدێنێ مەسلحەتە
جوانە وانە سێ قسە بوو نمونونەکانی ئەوە بۆ نموناگەر ئەم حاڵەتانە باپیر لەگەڵ یەک برا باپیر و برا و خوشکێک باپیر و دوو خوشک باپیر و سێ خوشک لەم حاڵەتانە باپیر ئێمە بیکەین بە برا مەسلحەتە یان چوار قسەیە باپیر و یەک برا کۆ بێتەوە ئەوە نیوەی ماڵە باش وگە یەکێکی گێبن باپیر و برا و خوشکێک کۆ بێتەوە مەسەلەکەمە بێ بە 5 باپیر دوی ئەبا براکە دوی ئەبا خوشکەکە یەکێگەبات باپیر و دوو خوشک کۆ بێتەوە دوو خوشکەکە یەک برایە هەر نیوەی ماڵ مەسلحەتێتی ئەنجا دیەمە سەر ئەم حاڵەتە ئەوە چوار حاڵەتەیە باپیر و سێ خوشک بەڵام ئەگەر بێت و لەم سێ حاڵەتەش لەم حاڵەتە باپیر سێ یەک یعنی یەک لەسەر سێ حسابی برا بۆکردن یەکسانە باسم کرد سێ حاڵ سێ قسەیە باپیر و دوو برا یەک لەسەر سێ بدەمێ بیکەم براوکێکە باپیر و یەک برا و دوو خوشک باپیر و چوار خوشکەوە نمونونەکەی لە بەرچاوی بینەری بەڕێزە ئێستا باپیر یەک لەسەر سێم پێداوە دوو براکەش بوون بە عەسەبە مەسەلەکەم لە سێ باپیر یەکی بردەوانێکی یەکیان برد بە هەر هەمان شێوە باپیر بکە بە عەسەبە بۆ یەکەم پێداوای عین باپیرم کردێتە برا حسابی برام بۆ کردەوە مەسەلەکەم لە سێ لە بەرەوەی هەمویان سێ بران کابوو ئەم حاڵەتانێتر جگە لەو دوو حاڵەتەی پێش و مامەسا یەک لە سەسێ دەتێ بە باپیر چونکەمە مەسلحەتێتی سێ برا بوو من ئەگەر بیکەم بە برا باپیر لە چوار یەکە بات کردم بە یەک لەسەر سێ یەک لەسەر سێی ماڵەکە بات ئیتر چەند نمونە لەوە زیاتر بوو هەمووی باپیر یەک لەسەر سێ دەینێ ینی مامۆسای بەڕێز باپیر لە سێ قسە زیاتر نییە کاتێک ئەم ئینسانێک بمرێ باپیری بمێنێ تەنها ئەم دوو حاڵەتی هەیە یان ئەوە تا وەکو باوکی مردووەکە حیسێ بیکەین کە ئەوە جەنابەت باست کرد ئەوتر حاڵەتەکانی ئاسانە باست کرد یان ئەوە تا ئەم باپیرە ئێمە حسێبی باوکی مردووی بۆ نەکەین حسێبی برای بۆ بکەین هەرە دوو حاڵەتی هەیە ئەم دوو حاڵەت اینجا ئەم دوو حاڵەتش کردمانە چێن با صاحب فەردی لەگەڵانە بێ تەنها برا و خوشک باشە دوو قسە زیاترێ باپیر یەک لەسەر سێی ماڵی بدەمێ بەرژەوەندیەتی یا بیکەم بە برا کامیان مەسلحەت بۆ ئەمەیە دەمێ من ئەڵێم بینەری بەڕێز براکانم قوتابیانی خۆش ئەگەر ماڵ سێ کەس بوون هەر نابێ بە سێ بەشۆ سێ بران وانێ سێ خوشکن هەریکەم بە سێیەکی هەبن کەوا بوو باپیر ئەگەر یەک لەسەر سێم داپێ ئەوە باپیرەکە یەکی برد دوو برای شەیە کەوا بوو ئەگەر بیکەم بە برای یان یەک لەسەر سێی فەردی بدەمێ وەکو یەک مامۆستای بەڕێز پرسیارێکم لا دروست بوو ئەگەر مامۆستایەکی بەڕێز کەسێک مەسئلەیەکی میراتی ئاوا هاتە لای ئایا ئەم باپیرە لە چه حاڵەتێکدا بە برا حسێبی کە لە چه حاڵەتێکدا بە برا حسێبی نەکات ئەنی قاعدەیەکەیە یان ئیجتیهادی قازی خۆیەتی دەوڵەت ئەوە یەکەم ئیجتیهادی ئەو مامۆستا ئێستا لە خەلیج و لە مەملەکەوەمانە لەسەر مەذەبی چی ئەڕۆن لە ئەوە حسابی باپیر وەکو باوکەکەن بەڵێ باپیر هەبوو بڕۆ ئەو نمونانەی شوان حالیەکەن باپیر هەبوو برا و خوشکەمان هەمووی حەج بکەن ئەمەیە لێرە قاضی ئەو وڵاتە ئەمە بابەتێکیش لێرە ئینسان قەزەیەکی حەڵاڵ و حرامی بەحت نییە کە تۆ بڵێ کاکە وڵا گوناه دەگات ڕئیسی وڵات کاتی خۆشی ڕئیسی وڵات عالم بوون و دەرزی ئەدەبیان خوێندووە هەر تەئدیبی ئەخلاقی ئیسلامیان خوێندووە ئەو ئەم خلافانە ئەوان یەک لای ئەکەنەوە ئەوان یەک لای ئەکەنەوە ئەو قاضیەش ئیترەوە بۆ ئیجتیهاد ئەکات و فتواکەی پێدا و توێش ئەبێ ئینسانە و خەڵکە بێ پابەند بێ پێیەوە چونکە ئەمەیان نەسێک نییە بڵێ کاکە وەڵا ئەوەی من تەواوە ئەمەشە مامۆسا شتێکت هێنا قسێکی زۆر گرنگ کرد لێرەوە من ئەڵێم لا إنكار في مورد الاجتهاد لبابتي اجتهاد إنكاري نية بلام إنكار لبابتي خلافية كان نصي لسر بيت أو كاتاقر إنكاري نكي فوضى دروس بيت هل كسيال بيت لآياتك لادا أو لحديثك الصحيح لادا أو كاتا نابي بيدان بويت بلام يقر مورد اجتهاد بو أو بوشوني أو إن شاء الله مأجورة بلام بوشوني كي لا يتوجاري ويا قبول نية بلا جزاك الله خير ما وسايب الرئيس پێش ئەوەی بچینە سەر پەیوەندیە و بەڕێزانەی پەیوەندیان کە دیارە پەیوەندیەکان بچڕا پرسیارێک هاتە بوو پرسیارەکە شوی مامۆستا ئێماگەر لە هەموو بەرنامەکان پرسیارە دووبارەکەن و لە خزمە جەنەبتە پێم وایە هەر گرنگە ئەوش بابەتی زەوی زراعیە زۆر جار لە وڵاتی ئێمەدا کە باست کردو جەنابێت زۆر جار لە وڵاتی ئێمەدا زەوی زراعی تەنها کوڕەکان ئەیکێڵن پرسیارەکە لێرەدا ئەوەیە
کە خەڵکێک ئاوا زوڵمەکات نایڵێ خوشکەکانی بە هیچ جۆرە دەستیان تیابێ. ئایا پیاوێک زەویەکی زراعی ماوەتەوە بۆ نمونە 4 بران لەگەڵ 2 خوشکدا بە شێوازێک ڕێککەون ئەم پیاوە 2 ساڵ ئەرزەکە بکێڵێ خوشکەکان بۆ ساڵێکی تر بیکێڵێ، یان ئەگەر حسێبیکەین 1 برای ماوەتە لەگەڵ خوشکێکدا ئەم برایە 2 ساڵە مەرزە بکێڵێ خوشکەکە ساڵێک بیکێڵێ، ئەمە لە شەرعدا جێ بێتەوە؟ مامۆستا ئەم ئەرضی سەوات، ئەرضی ئەمیری، ئەرضی زراعی کە لە کتێبەکانە ئیشارەتی پێکرێت کە ئەمە ڕقەبەکەی نافرۆشرێت، منفعەکەی ئەفرۆشرێت. هەندێک وڵات یەکلای کردەوە ئیتر کێشەکەی حەل کردە کە تۆ ئەڕۆی لەسەر لە زەمەنی خلافەی عوتمانیە هەر خۆی دابەشی کردووە حتا فەرع کوڕی مردوو کچی مردوو وەکو یەکە بن. لە هەندێک وڵات کە کوڕەکە لە شار بۆ زراعەتی نەکردووە کوڕەکان لێ بێبەش کردووە. هەر کە ماڵەکەش لە لادێ هاتوونەوە مامۆستا لە کاتی هەفتاکاندا ماڵ کە لە لادێ هاتووە حکومت لیانی سندوێت تاوە پێت ناکات. ئەمە هەموو جار بە تەکیدی کاکە میرات تەریکەی مڵکی ئەو مردوویە، تەنانەت لە ناو مڵکەکەی خۆی قەرزی خەڵکی لا بۆ دەریەکەی قەرزی شخصی تیابوو، یعنی بۆ کەوا بوو ئەو قەرزە دەرەکەی لە بەرەوەی مڵک نییە. مامۆستای خۆشەویستم زۆر جار خەڵکێک ئەم قسە خوازێتەوە کە مامۆستا وتوێتی ئەرزی زراعی بە هیچ جۆرە میرات نییە بۆیە خوشکی لێ بێ بەش کاو لێرە ئەبێت لێرە دەسەڵات ئەم مەسئلەیەک لا کاتۆ بزانم چی لەم عەرزە بکرێت. ئەمە ئەگەر نەکرا منفعەیەکە لە باوک و ماوەتەوە کێ ئەڵێ جارێکان بۆ کوڕەکەیە، کێڵێ ئەو کچە لەگەڵ باوکی ماندوونە بۆ زراعەتی کردە و کوڕەکە سەرقاڵی کار و کەسابەت بۆ خۆی. بۆیە من لێرە ئەڵێم ئەمە نەوتومە بۆ کوڕەکەیە، نەوتومە بۆ کچەکەشە لەبەرەوەی تەریکە نییە. بەڵام ئەگەر دەسەڵات محکەمە عیلاقی بەم قەزیەوە نەبوو ئەو منفعەتە ماوەتوە لەو باوکە هی ئەو ئەولادانەیە، بە چه حکمێت تۆ کچەکەی لێ بێ بەشەکەیت؟ ئەگەر بۆ شێوازە بیکێڵن عدل بۆ خۆیان نەکرد ئەو کاتە نەیکا بەهین بڵێ وڵا کاکە خۆیان چۆن ئیتیفاقەکەن بڵێ کاکە بەڕازی بوونی خۆیان چکەمە میرات نییە، من لەمە خاڵە جەختەکەینەوە کە میرات نییە ئەوێ ئەو شوێنە کە صاحبێتی ئەو قسەی لێ بکە کە ئەو قسەی لێ نەکرد ئەمان خۆیان بە عدل چونکە زوڵم نەکا لە خوشکی خۆی چکە منفعەکە ماوەتەوە بۆ ئەمیش وەک وایە، بەڵکو بە عەکس وەکو باسم کە لە هەندێک وڵاتە درێتە ئافرەتەکە نادێتە کوڕەکە لەبەرەوەی کوڕەکە سەرقاڵی زراعەت نەبوو، ئافرەتەکە سەرقاڵی زراعەت بووە، عەرزەکەی زیندوو کردوێتەوە. بەڵام کە کەس قسە ناکا حکومەت قسە ناکا ڕێم وایە ئافرەتەکانی لێ بێبەش نەکرێت، ئافرەتەکانیش مناڵی ئەو پیاوەن ئەگەر بەدڵ لە ناخۆ مرتاح بوون بە یەک لەسەر دۆکە بیوێن ئەمە بۆیە ناوێرم چونکە میراتێن ناوێرم جەخی لەسەر بکەمەوە، بەڵام ئەڵێم بە عەدل وایە حتا لەوە ئەگەر بتوان بڵێم کچەکەش وەکو کوڕەکەی بدێتێ خۆیان چۆن گونجاوە بۆیان هەشە کوڕەکە لەو چ زۆر دەوڵە من بێ کچەکە فەقیر بێت لەمە ئەتوانێت ئیجتیهاد بکات زیاتری بداتێ، بەس لە میراتە ناتوانێت مەگەر بە اختیار بە اختیاری خۆی. گینا ئەمڕۆ بەڕاستی جێگای ئەسفە هەندێک خەڵک لەوە ئەچێت زیارەتی ماڵی خوای کردی بێەوە پیرۆزە ئەهلی مزگەوتە نوێژەکە عیبادەتی هەیە، بەڵام شەیطان لە لایەکۆ زاڵ بۆتە سەریە لەوە تووشی سوئی خاتیمە بێڵێ پارە زاوا بیخوات. برا بڕێزم لەوە چێو کەسەی تۆ پێڵەی زاوا بیخوات تۆی زاوای خەڵکی ئەمە یەکەم. دوو ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، ئەو کەسە مێردی ئەو کچەی تۆیە، مێردی ئەو خوشکەی تۆیە، تۆش بۆ خەڵکێکی تر ئاوای خوازانە لای خوای گەورەوەچە سەدان ئەوەی تۆ خۆشەویست بێ. خوای گەورە زانیوێتی زاوای تۆیە هەر پێیداوە دایەت یەک کچەکە مڵکی ئەو کچەیە زاوا نایخوات، ئەو کچێ دەی تۆ با خوشکەکەت سەری بەرز بێت، با خوشکەکەت بە پارەی خۆی بڕۆ حەج کات، با خوشکەکەت لەو ماڵە زیاتر عەزیمەتێکیە بێت یارمەتی مێردەکەی بدات. یعنی ئەم پارەیە مامۆستای بەڕێز ئەفۆن ئەم پارەیە کەم بوو بە مڵکی ئەو ئافرەتە میراتەکەیان پێدا ئەم پارە مڵکی ئەو ئافرەتەیان ڕاستەوخۆ بێتە مڵکی زاواکە لەگەڵ ئەو پیاوە بمرێت دوای وەسیەت و دوای کفن و دفن و وەسیەت و قەرزدانەوەی ئەو پارە نەقڵە بێ بۆ ئەو کوڕکچانە ماڵی کچەکەیە خێری لی ئەکات ئەی بەخشێت مێردەکەشی ناتوانێت زەختی لێ بکات. ینی مڵکی مێردەکە ئافرەتەکە خۆیەتی مڵکی ئافرەتەکە خۆیەتی ئەو ئافرەتە دەیان و سەدان مەلاین دۆلاری هەبێت واجبە لەسەر مێردەکەی کرێکاری بکات چیە نەفەقەی بکێشێت. بەڵام ئەم ئافرەتە توانین زەکات داتە مێردەکەی، بەڵام تۆ ئەمە خوا دایەتی ئەو کچە تۆ چۆن لێی مەنعەکەی بە ناوی زاواوە ئەی باشە چۆ خۆ تووشی حرامەکەی لەخوا ناترسی مناڵت حرامی ئەدەیتێ. زۆر کەس لەوانە مامۆستا شاخەوان زۆر کەس لەوانە
کە ئەو پارەیان خواردووە ئێستا لە ژێر قەرزەگیریان کردووە. والله ئەم قسەش بکەم ڕاستە بەرنامەکە کاتت کەمە، بەڵام کەسانێک کە بینەری بەڕێزەوەی گوێم لێگرێسە زۆر کەسەیە مناڵی نەخۆشە، خۆی نەخۆشە، دڵی تەنگە، دوو بران لەگەڵێکا قسە ناکەن، ئاژاوە کەوتەتە بینیان، ئامۆزایان لەگەڵێکە قسە ناکەن لەبەر ئەو پارە حراما خۆن با تۆ بکە. جزاك الله خير مامۆستا خوازە مامۆستا باوکی ئەحمەد پرسیاری ئەوەی کەروتی باوکم مردووە خوا عافویکە، دیارە لە ژیاندا بۆ باوکی هەندێک ئاژەڵان بە نیوەی هێناوە بە خێویان کردووە، لە دوای 7 ساڵ دیار ئەم ئاژەڵانە زیادی کردو، باوکی وەفاتی کردووە، دوای کە باوکی وەفاتی کردووە میراتیان بەش نەکردو، برایەکی تریشیان مردووە. لە دوای مردنی باوکی و ئەو برایەی دیارەوەی کە باسی کردەوە چێ براکەی خێزان و مناڵی نەبێت لەگە خۆیان نابوو بێ، بە 6 کوڕن لەگەڵ 3 کچە دایکیشیان ماوە، ئەم ماڵە چۆن بەشکەن؟ بسم الله الرحمن. ئەم پیاوە بەڕێزە کەوتی باوکم وفاتی کرد باوکی ئەحمەد. طبعا ئەوە ئەگەر باپیر یعنی دایک و باوکی لە ژیانە بوو بێت ئەوە حکمێکی تری هەیە، لەبەرەوەی کوڕی هەیە یەک لەسەر 6 ماڵە بن، دایکەکەیان یەک لەسەر 8 ماڵە بات، ئەنجا هەر کوڕێک دووجاری کچەکە با کە 6 کوڕن لەگەڵ 3 کچە وایە؟ بەڵێ. کەوا بوو مەسئلەکەیان ئەگەر ئاوا بێت کە دایک و باوکی لە ژیانە نەبێت هی مردووەکە یان داپیر و باپیری خۆیان، ئەو دایکیان یەک لەسەر 8 دەنێ، ئەو حوتەی کە ئەمێنێتەوە ئەم 6 کوڕە لەگەڵ ئەم 3 کچە هەر کوڕێک دووجاری کچێک ئەبات. بە تەعبیرێکی تر ئەیکەیتە 15 بەشۆ، ئەیکەن بە 15 بەشۆ، لەو 15 بەشە هەر کوڕێک دووجاری خوشکەکان ئەبات. ڕوونامە ئەمە لە حاڵەتێکە ئەو پرسیارەمان لێ نەکرد ئایا کاتێ باوکی مردووە باپیری ئەمانێت لە ژیان نەبوون یا لە ژیان نەبوون. پاشان پرسیارەکەی وابزانم وتی من یەکێ لە براکانی مرد ئەم خوشکەکەی ژنەکە ئەوی خواست. بەڵێ خواست وابوو ئێڵێ ئێستا بەشتان ناکەوێت. ئەو برایی کە مردووە ژنەکەی میراتگەری ئەو برایە. ئەگەر ئەو برایی مردووە کوڕوکچی هەیە براکانی هیچ نابن لە ماڵەکە، خوشکەکانی هیچ نابن. کی ئەیبات؟ ژنەکەی کە ئێستا خێزانی ئەمە یەک لەسەر 8 ماڵە بن، ئەو حوتەکەی بۆ کوڕوکچەکانی خۆیەتی. ئەگەر نەیبوو مامۆساگیان ئەگەر نەیبوو مناڵی نەبوو ئەوە ژنەکەی یەک لەسەر 4 ماڵە با ئێستا ژنی ئەم بێت، چونکە کە مردووە خێزانی ئەو بووە لە مڵکی ئەو. جزاك الله خير مامۆستا. عفوان بەس ئەوە دایکیشی کە ماوە دایکی لە ژیان یەک لەسەر 6 ماڵەکە ئەبات چونکە براو خوشکی هەیە ئەوە کە یەگەڕێتەوە. جزاك الله خير مامۆستا. باوکی ڕەوان پرسیاری ئەوەیە کە 4000 سیوسریەکەیان هەبووە باوکی هەی بووە، دوای ئەمیش 10,000 سیوسری قەرز کردەوە پێکەوە کەسابەتی پێوە بکەن، ئەم پارەیە زەرەری کردووە 2300 دیناری ماوەتەوە، دوای داوێتە ئەرزێک. ئێستا ئەم ئەرزەی کە ماوە دیارە باوکی مردووە، دایکی لە ژیان نەماوە، دوو براو 6 خوشکن، ئەمە چۆن بەشەکەن؟ پرسیاری ئەوەی کرد. ئەم پیاوە بەڕێزەوتی من 10,000ەکە قەرزم کردووە. بەڵێ 10,000ەکە قەرزی کردووە، خستێتە ناو پارەی باوکی وایە، دوای زەرەری کردووە. ئێستا ئەم پیاوە ئەبێ قەرزەکە ئەم پارە هی قەرزە هی ئەمانیە بە تەتەوعدایەتە باوکیەوە خۆی ئەزانێت کولەن پێیداوە و چاکەی لەگەڵ باوکیە کردووە بۆتە مڵکی باوکی، لەگەڵ ئەوەی پارەی باوکیە ببێ بە میرات دایکیان یەک لەسەر 8 با ئەمەکان کە 2 کوڕن و 6 کچ ئەو حوتەی هەر کوڕی دووجاری کچێکە بات. ئەمما ئەگەر بێت و تەوان دوایەوە هەموو جارەڵێم دوایەوەی قەرزی باوکی ئەدرێتەوە، دوای ئەوەی وەسیەت، دوای ئەوەی مارەی ژنەکەی لێ دەرەکەن وایە، دوای ئەوە مارەی ئینجا دێمە ئەو کاتەمە کە بوو بە 14 قەرزەکە لەسەر کە دایەتێ باوکی و قەرزەکەی خست بێتە سەر باوکی پێشەوەی میرات تەوزیەکان قەرزەکە دەنەوە. جزاك الله خير. دەستخۆش مامۆستا. خوارێ ڕازی بە مۆساگیان. بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست، سوپاسدانەکەین تا ئێستا گوێگر و بیسەر و بینەری بەرنامەکەمان بوون کە مامۆستای بەڕێز و خۆشەویست لەم بابەتەدا زۆر بە تەفاسیل باسی باپیرەی کرد کە شریعەتی پاکی ئیسلام لەگەڵ ئەوەدا باپیرە لە مردن و قەبرەوە نزیکە، بەڵام هەر حیسێبی بۆ کردووە هەر بەشیشی ئەدات، ئەمە پاکی و گەورەی شریعەتی ئیسلام ئەسەلمێنێت. تا بەرنامەیەکی تری ڕاستە و خۆی زانستی میرات بە خزمەتانەگەینەوە، هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. خوارت راجع براك.